ئەو کاتەی ڕژێم سەرقاڵی شەڕی ئێران بوو دزینی ئۆتۆمبیل لەلایەن شۆڕژگەڕەکانەوە کێبڕکەی لەسەر دەکرا و سۆسیالیست و یەکێتیش شەڕی براکوژیان دەکرد. حازمی عەلی کۆتک لە کتێبی 57 ساڵ خولانەوە لە ژێر وەهمی شۆڕشدا دەڵێت شۆڕش لە سەردەمی جەنگی عێراق و ئێراندا تەوژمێکی تری بەخۆیەوە بینی و پێشمەرگە ڕووی لە زیادبوون کرد. ئەوەی لەو کاتەدا باو بوو ڕفاندنی ئۆتۆمبیل بوو. ڕفاندنەکە گەشت بووە ئاستێک هەر لایەنێ و ئۆتۆمبیلی تایبەت بەخۆی هەبوو. لەناو پێشمەرگە باسی ئەوە بوو کە جەماعەتی قادر مستەفا ئۆتۆمبیلێکی سەیریان هێنا بوو. سعدی عەلی سووریش لانکلۆزەرێکی هێنا بوو و دکتۆر ڕەشیدیش لە ناو هەولێر دوو ئۆتۆمبیلی ڕفاند بوو. شێخ شەماڵ و سەربازیش لە کۆیە ئەوەندەیان ئۆتۆمبیل هێنا بوو پێشمەرگەکان هەمویان بە ئۆتۆمبیل هاتوو چۆیان ئەکرد. هەر لەم کاتانەیە بوو کە هەواڵێکمان بۆ هات کە دوو پێشمەرگەی سۆسیالیست لە ڕۆژهەڵاتی کۆیە کە پێشمەرگەی هەرێمەکەی حەمەسوور بوون لەلایەن پێشمەرگەکانی یەکێتیەوە چەک کراون. لەو کاتەدا یەکێتی لە ڕۆژهەڵاتی کۆیە باڵادەست بوو لە ڕووی ژمارەی پێشمەرگەکانیەوە. ئیتر لەو کاتە بەدواوە حەمەسوور بە شوێن تۆڵەیە ئەگەڕا ئەویش ئەبوایە لە دەشتی کۆیە ئەو کاری بکردایە چونکە سۆسیالیست ئەو کات لەوێ باڵادەست بوو. بەم شێوەیە هەر لایە و لە ناوچەکەی دەسەڵاتی خۆی ئەوی تری چەک ئەکرد. چەند ڕۆژێک دواتر کاتژمێر نۆی بەیانی سەرەتای ئازاری ساڵی 1983 بوو لە گوندی ئاومار پێشمەرگەکانی سۆسیالیست چواردەوری نۆ پێشمەرگە یەکێتی ئەگرن بەنیازی چەککردنیان. لەو نۆ پێشمەرگەیە 6 کەسیان چەک ئەکەن دوانیشیان بە ناوەکانی سەعید و شاکر ڕائەکەن و خۆیان ڕزگار ئەکەن چونکە ئەزانن کە شەڕی ئەو هێزەیان پێ ناکرێت. بەڵام فەرەیدون پیرەسپانی کە یەکێک لەو نۆ پێشمەرگانە بوو و دەرچووی کۆلێژ بوو ڕاکات بەنیازی ئەوەی بچێتە پشت دیوارێک و شەڕیان لەگەڵدا بکات. بەڵام هەر لەوێ ئەوانیش دەستڕێژی گولەی لێ ئەکەن و شەهیدی ئەکەن. بە شەهیدبوونی ئەو پێشمەرگەی یەکێتی و چەککردنی پێشمەرگەکانی تریان یەکێتی ڕۆژ لە دوای ڕۆژ بە دوای تۆڵەوە بوو و هێزی زیاتری کۆ کردەوە بۆ ئەوەی تۆڵە لە سۆسیالیست بکاتەوە. ناکۆکی نێوان هێزە کوردیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بوو بە تایبەتی یەکێتی و پارتی. هەرەو کاتە بوو لە 4 پێنجی ساڵی 1983 بە فشاری پارتی بەرەی جووت پێک هێنرا و حیزبی شوێعیش ناچار کرا لەو بەرەیەدا بێت. ڕازیبوونی حیزبی شوێعی بەو ڕێکەوتنە لە کاتێکدا بوو کە کەسوکار و بنەماڵەی قایدەکانیان لە سووریا بوون و تاکە ڕێگای گەڕانەوەشیان قامیشلۆ بوو کە لە ژێر هەژمۆنی پارتیدا بوو بۆیە بە ناچاری ڕێکەوتنیان کرد. ئەگەرنا حیزبی شوێعی باش دەیزانی کە یەکێتی و پارتی لە ناوچەکانی کوردستان خەریکی یەکتر کوشتن و هاڕین و کرۆشینی ئێسکی ڕۆڵەکانی کوردن.